کێ پارێزگاری سلێمانیە؟ ئەو پرسیارەی کە بەردەوام لە نێو هاوڵاتیان و شەقامی سلێمانی وتوێژی چڕی لەسەر دەکرێت، ئەوەی کە لە پشتمەوە بینای پارێزگای سلێمانیە و ماوەیەکی دوور و درێژە پارێزگاری بەخۆیەوە نەبینیوە. ئێستا دوو کەس کاروبارەکانی پارێزگاری سلێمانی ڕای دەکەن. یەکەمیان سەردار قادرە کە بۆ کاروباری هونەری و دۆمیشیان عومەر قەڵاتزەییە کە کاروبارە ئیداریەکان ڕای دەکات. لە دوای ململانەیەکی زۆر تا ئێستا نەتواندراوە کێشەی پارێزگارەکەی سلێمانی یەکلایی بکرێتەوە و بەپێی زانیاریەکانی پەیامیش یەکلایی نەبوونەوەی پۆستی پارێزگاری سلێمانی کێشەی بۆ ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی دروست کردووە. لە دوای سەرجەم کێشە و ململانیەکان وەزارەتی ناوخۆ لە بڕواری 9/11 فەرمانێکی دەرکردووە بۆ سەردار قادر کە وەکو جێگری پارێزگاری سلێمانی کاروبارەکان ڕای بکات تا کۆتایی هاتنی مۆڵەتەکەی ئاسۆ فەرەیدون کە پێشتر داوای لە ئەنجومەنی وەزیران کردبوو بۆ ماوەی ساڵێک مۆڵەتی بێموچەی پێبدەن. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی کەوتووە، 2 ڕۆژ بەر لە ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی لە ئاستی باڵا لەسەر پۆستی پارێزگار کۆبوونەوەیان ئەنجام داوە، بەڵام دوای گفتوگۆیەکی چڕ نەگەیشتون بە ڕێکەوتن، بۆیە ئەو ناکۆکیانە کاری کردوتە سەر ڕێکەوتنەکەی نێوانیان. لەلایەکی ترەوە پەیام زانیوێتی سەردار قادر لە ئێستادا لە بینای پارێزگای سلێمانی دەوام ناکات و تەنها عومەر قەڵاتزەی بە سیفەتی جێگری پارێزگار بۆ کاروبارە ئیداریەکان کارەکان ڕای دەکات. دوای ئەوەی کە بەڕێز قوبات تاڵەبانی لە فەرمانی کی دەرکردووە لە پێم وابێ 11/11 کۆمەڵێ خاڵی لە خۆ گرتووە، ئەگەر چی تەحەفوزیشمان لەسەری هەیە بەڕێز دکتۆر ئاسۆ مۆڵەتی ساڵێکی پێدراوە، بەڵام دوای ئەوە بەڕەسمی دەڵێت بەڕێز سەردار قادر وەک جێگری پارێزگار جێگەی پارێزگاری سلێمانی ئەگرێتەوە و کارەکانیشی جێبەجێەکات و هەروەها دەبێ لایەنە پەیوەندیدارەکان پارێزگای سلێمانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن، نابێ هیچ مادەیەکی تر دژ بەم فەرمانە بێت. بەڵام بەداخەوە وەزیری ناوخۆ هاتۆ کورکوجووی بۆ بڕیارەکە کردووە بە هەمان شێوەی پێشوو دەسەڵاتەکانی بەڕێز سەردار قادر وە کاروباری هونەری بەڕێز کاک عومەر قەڵاتزەیی وەکو جێگری پارێزگار بۆ کاروباری کارگەڕی خۆشی وەکو محافظێ وا نیشانداوە، بەم شێوەیە نیشانداوە کە ئەوە لە دەسەڵاتی ئەوانەیە لەکوێی دنیایە بووە وەزیرێک دەسەڵاتی لە ئەنجومەنی وەزیران باڵا دەستتر بێت بە ئارەزووی خۆی بۆ مەرامی سیاسی خۆی نووسرا و کتابەکان دەستکاری بکات و ئیشی کارگەڕی لە سنووری پارێزگاکانە پەک بخە. بەڵێ ئێمە گلەیمان لە یەکێتی هەیە، پرسەش ئاڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەینەوانێ لەگەڵ لەبەرەوەی ئێمەگەر بە ئیستحقاقی خۆمان وایە 2 ساڵ لەمەوە پێش پۆستی پارێزگای سلێمانی بە حەقی خۆمانمان نەزانی. پەیام زۆر هەوڵیدا بۆ چوونی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و هەردوو جێگری پارێزگاری سلێمانی لەسەر ئەو پرسە وەربگرێت، بەڵام هیچ کامێکیان ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. تەنانەت یەکێتی نیشتیمانیش کە بەلایەنێکی کێشەکە دەزاندرێت ئامادە نیە لەسەر ئەو پرسە قسە بکات. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.